خۆشی و زەماوەند باڵی بەسەر کوردستاندا کێشا. پێکاتەکانی دیکەش دڵخۆشن. بەڵێ دەنگمان بڵێ دەنگمدا بە بەڵێ بۆ سربەخۆیی بۆ شەهیدەکانی کیمیابارانی هەڵەبجە و بالیسان و بادینان. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بۆ نەتەوەی کورد کە تعبیر بکە لە داواکردنی ئەو مافە خواڕست و دروشتەی خۆی کە بریتێ لە خاوەنی ئیرادە و ئیرادەی خۆبوونی. چی بە مناڵەکانتان و چی بە نەوەکانتان ئەڵێن ئێمە وتمان نەخێر ئاخ کە ئەوە کارێکی زۆر ناشایستەیە بەڕاست، بۆیە بەڵێ وە سەربەخۆیی. سندوقەکان پڕکران لە دەنگی بەڵێ و زیاتر لە سەدا 92 هاواریان بۆ سەربەخۆیی کوردستان بوو. پرۆسەکە بە شێوەیەکی ئاشتیانە بەڕێوە چوو. هەمووان بۆ چوونی خۆیان لە ڕێگەی سندوقەکانەوە دەربڕی، بەڵام خۆشیەکانی خەڵک زۆریان نەخایاند. غلق المنافذ الحدودية التي تقع خارج سيطرة السلطة الاتحادية. حکوومەتی عێراق سزای بە کۆمەڵی بۆ خەڵکی کوردستان دەرکرد. گەشتی فڕۆکەخانەکان ڕاگیران و سنوورەکان داخران. گەمارۆی ئابووری خرایە سەر کوردستان. گەمارۆکان تەنیاوەندە نەبوون، هێزی سەربازی بەکارهێنرا و لولەی ئەو دەبابەوچەکانەی کە ئەمریکا بۆ شەڕی داعش بە عێراقیدا بوون ڕووە و هەرێمی کوردستانیان سوڕاند. سوپای عێراق و حەشدی شەعبی بە هاوکاری وڵاتانی ئیقلیمی لە چەندین قۆڵەوە پەلاماری خەڵکی کوردستانیاندا و چەندین شار و شارۆچکەیان داگیر کرد. 16 ئۆکتۆبەر لە هەزر و بیری خەڵکی کوردستان وەکو ڕۆژێکی ڕەش هەژمار دەکرێت. کاریگەری و ئاسەوارەکانی ئەو ڕۆژە پێویستیان بە تۆمارکردن و دیکۆمنتکردن هەیە. چیرۆکەکانی ئەو ڕۆژە چین؟ نەهامەتیەکانی خەڵک چی بوون؟ خەڵکی لە ئاوارەیدا چۆن ژیان بەسەر دەبن؟ کاریگەری ئابلۆقەکانی سەر هەرێم لەلایەن بەغداوە چ زیانێکی هەبووە؟ هەوڵ دەدەین بە دوواداچوون بۆ ئەم پرسیارانە بکەین و وەڵامەکانیان وەرگرین. یەکەم وێزگەی بە دوواداچوونەکانمان لە سەرتاوانەکانی حەشدی شەعبی و سوپای عێراق گەرمیان دەبێت. بە دیاریکراویش قەزای کەلار. ناونیشانی پێشمەرگەیەکیان پێداوم کە لەلایەن حەشدی شەعبیەوە با چەکی ئەمریکی بە سەختی بریندار کراوە. لوقمان پێشمەرگەی لیوای یەکی هێزەکانی پێشمەرگەیە و خەڵکی شارەدەی جەلەولایە. دای لە بورج هەمەڕەکە کە دای لێ خشەی کرد لەبان سەمی تەقیوە کە تەقی و هەرۆم زانی ئاگر چووە جلەکان بوو. ئەو لە 16 ئۆکتۆبەر لە کاتی هێرشی چەکدارانی حەشدی شەعبی لا نزیک شارەدەی تازە بە ڕۆکێتێکی ئەمریکی بریندار دەبێت و چاوێکی لەدەست دەدات. چاوەکەی دیکەشی لە لێواری کوێربووندایە. سعات دەوری یەک و چتیە بووە تەقەتەقان کرد لە جەماعەت کاکۆسرد.
تەقەیانتی بۆ تەقە مقاولەتی ئەتر هەوەمان زانی تەقەش کرا لە بەرامبەرمان بۆ شاخێتی بەرامبەرمان بوو لەم ئێمە لە ناڕاست بووین ئەمە کارکۆسەت ئەوی جەماعەت درا لەمایش بۆ شەڕە تەقە بینی ماسێکمان دەنگ دوولەتی بۆ لای ئێمە و دەنگێ لە دوورۆتێ هاتم تەقە بکەم سێنم خستە خوار ئاوام کردە هەم زای ساروخێ هات دای لە برج هەمەڵەکە کونای کرد لەبان سەرم ڕێک چوو لە پشتمە تەقی یانی چۆن بێژی ئەو خودەیش ڕسمەکە موجە ئاوە درانی هەڵتێشان بوو وڵاتر هەرۆم زانی فشتی خوێنمە هات دابەزی منیان دابەزان جەماعەت ئاگیر چۆ لاشم چۆن ئەو سیلاحە بەقدەمی خۆیان کە حقوق ئینسان کە خۆیان ئەڵێن ئەمە قووەتێکی ئیرهابە ئەگەر هابیشنێ من ئەو سیلاحم پێفرۆشتێ بە شێرتێ لەسەر خاکی و وڵاتی خۆی لەسەر خاتی ئەقلیمی کوردستانیش ناوێ بەکاری بێنێ کاکە باوە گیان ئەوش کوڕەکەمە دڵم پێی خۆش و بیبینم ئەوسا قەدەری خواوا بوو داکەم لە خۆی گەورە ئەم چاوەکەم پێ بدات و ئەم لوقمان دوای برینداربوونی پێویست بوو لە دەرەوەی وڵات چارەسەر وەربگرێت بەڵام بەهۆی ڕاگررتنی گەشتە ئاسمانەکان لەلایەن بەغداوە نەیتوانیەوە بچێتە دەرەوە و سەرنجام چاوی لەدەست دەدات ئەتر من ئەگە ئەو فڕۆکە خانە دانەخرا لەوان ڕاستە خۆ منیان بردای بۆ خارج بۆ شوێنێ ئەو چاوەشم دەست نەداوە زووترین کاتم باش بواتەیە ئیفەرمون ئەو فڕۆکە خانە داخریا و ڕێگە هەمووی لێمان داوەسەوە ئەتر مەجبور بین هاتیم بۆ کوردستان نەگەیمە خۆمەوە چاکم لەدەستدا خێزانم هەرێکم ڕۆژ منی بینی ئەوش عقلی تێک چوە چۆن بێژی توش حانەفسیە بووتر ئەوە سا عیلاجەکەم جاری ماوە ئەو مڵاڵمەشە بەدبەخت کەوتەوە سەلای خوشتم بەخێوەیە تەنها ئەو مڵاڵم هەیە داواکەم لەو خوا گەورە بە ناوە جوانەکانی سفاتە بەرزەکانی بە هەموو ناوی جوان خۆی ناوینایە ئەو دایکەیە بگەڕێتەوە سەڵامەتی وەسەحەت و سەڵامەتی ئەم چاوەشم پێ بدێ ئەم کوڕەمە ببیرم لەگەڵ خۆم و خێزانم داعشی لە ماڵ خوایە گیان داواکەم ئەو چاوم پێ بدێتەوە لەبەر خاتر ئەم مڵاڵە لەبەر خاتر ناوە بەرزەکانە سەردانی بەرەکانی جەنگمان کرد لە شارۆچکەی پردێ مەبەسمانە وێنەی ئەو هەمەڕە سەربازیە بگرین کە لوقمان لەسەری بریندار بووە عەقید هێمن حەسەنمان بینی کە فەرماندەی لیوای یەکی هێزەکانی پێشمەرگەیە هەمەڕەکەی پێشانداین و باسی چۆنێتی شەڕەکەی شەوی 16 ئۆکتۆبەریشی بۆ کردین بە ئیتادی ئەمریکی و بەچەکی ئەمریکی بەدەستی حەشدی شعبی لە هێزەکانی پێشمەرگەدرا هەر چەکێک هەر ڕژێمێک بۆ خەڵکی خۆی بەکاری بهێنێ و لە دەرەوە بکرێت ئەو چەکە چەکی قەدەغەکراوی پێژن تەنانەت ئەگەر بچووکترین چەکیش بێ کە کلاشنکۆفێک بێ یاخود دەمانچەیەک بێ نابێ بۆ خەڵکی ناوخۆی وڵاتەکەت بەکار بێت بە بێتە هۆی سەبەبی کوشتن جا نەخوازە ئەگەر تۆ لەسەر ملەتەکەی خۆت و لە وڵاتەکەی خۆت و لەسەر بدەیت لە هێزێک کە بەشێک بێت لە بڵێن لە پاراستنی ئەمنیەتی وڵاتەکەت پەیامی ئێمە بۆ هەموو وڵاتان ئەوەیە کە ئەوان پێشمەرگە ئەناسن کە چۆن مەنزومەیەک بوون چۆن دیفاعیان کرد لە هەموو ئینسانیەتی هەموو جیهان لە شەڕی هەموو جیهانیان کرد لە دژی تیرۆر پەیامی ئێمە پاراستنی گەلی کووردە پاراستنی نەک تەنها گەلی کورد ئەو گەلانەشە کە زوڵمیان لێ ئەکرێ وەکو ئێمە دەگەڕینەوە بۆ گەرمیان لێرە دەیان چیرۆکی دیکەی تراژیدیای لێیە کە لە 16 ئۆکتۆبەردا ڕوویان داوە چیرۆکی پێشمەرگەیەکی دیکە دەجێڕینەوە بەڵام ئەو خۆی لە ژیاندا نەماوە ئەو شەهید هارونە و خەڵکی خورماتووە هارون لە 16 ئۆکتۆبەر لەلایەن چەکدارانی حەشدی تورکمانیەوە لە خورمات و شەهید دەکرێت و دواتر بە دوای ئۆتۆمبیلدا ڕای دەکێشن و تەرمەکەی دەشێوێنن ئێستا تەرمی ئەو لە گۆڕستانی سەرقەڵای شارۆچکەی کەلارە و ڕۆژانە خانەوادەکەی دێنە ئێرە و فرمێسکی بۆ دەڕێژن هونەر یادەوەری زۆری لەگەڵ برا شەهیدەکەی هەیە و بە چاوی فرمێسکەوە
بەشەیەک لە یادەوەریەکانی و چۆنێتی شەهیدبوونی بۆ گێڕاینەوە. پێشمەرگە بوو لە ئینداوامی کرد لە مەڵبەن ئەو ڕۆژە لە کات ئەسحابەکەی ئەمان جێمان لەگەڵ ڕێبازی هاوڕێ ڕێباز لەخوا بەجیا دەرباز بوو ڕزگاری بوو لە وینە ئەمما بەرینداری تەلەفۆنی بەماگوتی سیارم بۆ بنێرن یادن لای قایم مقامێ سیارە نەبوو هاتینە سەر جسرەکە لەوەی لای مەشروعەکە سیارە نەبوو من خۆم تەلەفۆنم بۆ یەکگروتی دایخە ئەڕۆمە ناو مەڵبەندوو لەو کاتێ هاتینە سەری جەنازەکەیان زۆر تێکداوی تر وە شێوازی جەنازەکەیان تێکدایی ناتوان باسی کەم سیمیان بەستوێ قاچیوە بە سیار ڕایان کێشان وەڵای هەموو ڕۆژەوە کە ئەو ڕۆژەدانەوە براگەمان شەید بوو هەموو ڕۆژە لە ماڵێنەوە بەس خوامانەیەوە خوا گەورەی ئینشەڵڵا لا گۆڕستانەکە دەمێنینەوە ڕۆژی پێنج شەمەیە و لەم ڕۆژەدا خەڵکی گۆڕی کە سوکارەکانیان بەسەر دەکەنەوە ژن و پیاوێک دەرکەوتن و بەرەو یەکێک لە گۆڕەکان دێن ئەوە گۆڕی منداڵە ساواکەیانە گۆڕی کارزان ئەو لە 16 ئۆکتۆبەر کاتێک لە خورمات و بەهۆی هێرشی چەکدارانی حەشدی شەعبیەوە ئاوارە دەبن لە ڕێگا بەهۆی کاریگەری سەرماوە گیان لەدەست دەدات دیمەنەکان و چیرۆکی مردنەکەش تراژیدیایە دایک و باوکی کارزان لە ماڵەوە قسەمان بۆ دەکەن و چیرۆکەکەمان بۆ دەژێرنەوە ئێمە شازەیمان هاوارە بووین ئەم منداڵی بنەتەوەنی 15 ڕۆژ بوو بۆی دەرچوون و دوورکەوتنەوە لە ماڵ و حاڵ و خۆمان شار خۆمان ئەمە منداڵی منە زۆر سەرمای بوو لە ڕێگاوبان و لە ناو سیارە و تاکو و ئەوەی کە خانوویەکمان دەستکەوت شەوێک لە کەرەفانە ماین و زۆر سەرمای بوو هۆکارەکەی ئەو سەرمابوونەوەیە تەقریری دکتۆرەکان ئەوەی بە ئێمەدا کە منداڵەکەی ئێمە بەهۆی سەرمابوونەوە تووشی ئەو نەخۆشیە هات دوو مناڵم بی کچێک و کوڕێک و کە دەرچیمان کوڕەکەم عمری 10 ڕۆژی تازە عملیاتم کردی ئێوارەکەی لە تەقەڵەکانم دەرکرد هاتیینە لە عیادا و کوڕەکەم کردە باوە شۆڕامان کرد وەیتر لە ڕێ خۆڵ و تۆزێ ڕۆ زۆر ڕۆیە قوڕبیە هیچ غەرازێکم بۆیان دەرنەکرد کەلپەل دنیام بۆی سەرنووی کڵاوم بۆی سەرنووی مە قوربان مە قوربانە زڕە جوانە مە قوربانە کارزانەکە سوپای عێراق و حەشدی شەعبی بە پاڵپشتی پاسداری ئێران لە 16 ئۆکتۆبەردا بەپێی بەڵگەنامەکان تاوانی جەنگیان ئەنجام داوە ئەوان کە هاتن جگەلەوەی پێشمەرگەیان بەچەکی قەدەغە کراو بردومان کرد دەستیان لە خەڵکی سڤیل و هاوڵاتیانی مەدەنیش نەپاراست زۆرترینی تاوانەکان لە خورمات و ئەنجام دران دیمەنی شەهیدکردنی پێشمەرگەیەک
خورماتووی دوای 16 ئۆکتۆبر. ئێستا ئێرە وێرانەیە. ماڵە کوردەکان دوای تاڵانکردنیان سوتێنراون و زۆر بەشیان تەقێنراونەتەوە. دروشمە تایفەکانیش لە خانووەکان نووسراون. بازاڕ و دوکانی هاوڵاتیانی کورد تاڵان کراون و سوتێنراون. ئاماری زیانە گیانی و مادیەکان لە شارۆچکەی خورمات و ژمارەی شەهیدەکان 9 شەهید کە زۆربەیان لە دوای شەهیدکردنیان تەرمەکانیان شێوێنراون. ژمارەی بریندارەکان 115. 4 حاڵەتی دەستدرێژی سێکسی تۆمارکراون. تاڵانکردن و سوتاندنی 5 دەستگای میدیایی کوردی. تاڵانکردنی 3000 ماڵی کورد. تەقاندنەوەی 60 ماڵ و کارگا. سوتاندن و تاڵانکردنی 350 ماڵ و کارگا. سوتاندنی 500 دوکان و مۆڵ. تاڵانکردن و سوتاندنی 6 فەرمانگەی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان کە دەستگای شەهیدانی تێدایە. ئاوارەبوونی زیاتر لە 53,000 هاوڵاتی کورد کە ئێستا لە بارودۆخێکی خراپدان. سوکایەتیکردن بە ئاڵای کوردستان و وێنەی سەرکردەکان و شێواندنی سیمای کوردبوون و پرۆسەی بە عەرەبکردن. ژمارەی شەهید و بریندارەکانی پێشمەرگە لە ناوچە کوردستانیەکانی دیکەی دەرەوەی هەرێم لە 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دواتر. ژمارەی شەهید 65. ژمارەی بریندار 404. بیانووی حکوومەتی عێراق بۆ پەلاماردانی کوردستان و جینۆسایدکردنی خەڵکی بێتاوان ئەنجامدانی ڕیفراندۆم بوو. بەڵام ئەم بۆ چوونە لای زۆرێک لە چاودێرانی سیاسی ڕەت دەکرێتەوە. بۆ ئەمەش کۆمەڵێک بەڵگە و نمونەی زیندوو دەهێننەوە. من بەش بە حاڵی خۆم پێم وایە ئەگەر ڕیفراندۆم ئەنجام بدرابایە نەدرابایە حکوومەتی عێراقی و حەشتی شعبی بە پیلانێک پەلاماری ئەو ناوچانیان ئەدا چونکە هەڕەشەکانیان دیار بوو و ڕوئیا و ئامانجەکانی نەتەوەی سەردەست دیارە لە عێراقا کە چییە. خۆ ڕیفراندۆم نەکرابوو قوتی هاوڵاتیانی ئێمەیان بڕی بوو. خۆ ڕیفراندۆم نەکرابوو موچە و پێداویستیەکانی پێشمەرگیان خەرج ناکرد. خۆ ڕیفراندۆم نەکرابوو مادەی 140 جێبەجێ ناکرد. خۆ ڕیفراندۆم نەکرابوو دەیان یاسایان دستوریان پێشێلە کرد بۆ ئەوەی لە پێناوەوە مافەکانی کورد جێبەجێ نەبێت. بۆیە بەڕاستی ئەمانە هەمووی بەڵگەن و لێدوان و بیرکردنەوە و سیاست و نەهجی دەسڵاتداران لە عێراق زۆر ڕوونە کە هەمیشە کار بۆ بچووکردنەوەی کورد دەکەن. هێشتا لە گەرمیانین. دەمانەوێت دۆخی ئاوارەکان بزانین. بۆ ئەمەش شەومان هەڵبژارد. ئاوارەکان لە بارودۆخێکی خراپدان. ژیانی ژێرخێوەتەکان لەم وەرزەدا سەختە و مەگەر هاوڵاتیان خۆیان بتوانن گوزارشتی لێ بکەن. لەگەڵ هەموو ئەمانەشدا ئێرەیان لە گەڕانەوە بۆ ژێرستەمی میلیشا شیعەکان پێ باشترە. ئەم خێزانە پاشماوەی ئەنفالن و دەیان ساڵە ئاوارەبوون ناسنامەیەنە. گوێ بۆ چیرۆکی ئاوارەبوونی ئەوانیش دەگرین. لە ئێوارەوە دەنگتەقە بوو لە ناو شارەکە دۆشکە و هاوان. بەس ئێمە وەکو هەمان کات وەکو شەڕی داعش هەخۆ ڕاگربیمان هەر گوێمان پێی نەدا. ئیتر کاتێک سعات حوتی بەیانیبی باوک ناڕەکانم لە دەوامبی لە سەیتەرەبان مەشروعەکەبی. تەلەفۆنی بۆم کرد وتی چی ئەکەن؟ وتم چی بکەن؟ وتی دوو سوقەتی کرد ڕاکەن. وتم
ئەی ناوێ ئاگادارمانەکەی تو خۆت پێشمەرگەی دەوامەکەی وتی منیش وەک تو لێزانم وتم سیارەکە ما بۆ بنێرەوتی ناتوانم بێمەوە بەناو شار ئیتر ئەو ڕۆژە ئەو ئاخر زەمانە بی بڕوا بکە خەڵە سیارە بەرەوەی خەڵک ئەمرد سیارە دەعمێ کرد جەنازە بەرەوە ئەوی ئیتر حتاکو و لە دووس خوڕماتی حتا بچێتە بان مەشروعەکە وە 3 سعات نەجاتت ناوی لە کوشتن و لە تەعدا و لە خەڵک و لە لێدان و ژیان خۆمەکەمە قوربان مناڵەکانم چونکە من کاتێک سەدام سقوتی کرد کوڕێترم بیە قوربانی تەمەنی 8 ساڵ بی بۆ تەقیپیا چاوێکی لە دەستدا لە 88 خۆیشکێکم بە 4 مناڵە 3 برام دانێکی خاوەن خێز دوانی خاوەن خێزانە دانێکی کوڕعازەوە برازایەکم 2 خوارزام ئەمانە بەس ئایت خۆم و باوک خۆم باوکمیش هەر عینی لە نگرۆستانمان 6 مانگ بەندیخانە بێ دوایاتەوە بەهۆی بەندیخانەکەیوە کۆچی دوای کرد داواکاریم بۆ هەموو برابە ڕێجێکە بۆ ئەوەی گوێمان لێ ڕائەگرێ بەس بتوانین بژین لە ماوای خۆمان لە جێگای خۆمان بتوانین بژین 4 ساڵ شەڕ دەعەش بیە حتا بەیانی ئەگەر مناڵەکانم نەیە خۆم چەکدار بیمە لە بان خانە ئاگدار بیمە کەماڵمان لە دووس خوڕماتیە 4 ساڵ شەڕ دەعەش بیە 3 زەلامم لە جەبهە بیە خوا ئەزانێ باوکیان بەرهەم هەیتم ئەو 4 ساڵە ئەم دوو کوڕ منە چەکدار بیە بە چەک خۆمان بە تاخم خۆمان بە مەصرف خۆمان حتا بەیانی هەتاکو 4 شەو و 4 ڕۆژ لە کەرکووک و جەلەولا و دووس خوڕماتی و شەڕیان کردم خۆ بەخشیش بینە هەتاکەی هاوارێ هەتاکەی دەربەدەری جارە داعش جارێ هەژ شعبی جارێ نازام هێز سپی دەرمانیشەکەن لە شارەکە تادای ناموس نەکەن هەتا ئیسا چەند ئافرەت گشتی بریاوە کوژیاوە ماقولە تادای ئەوە ماش لێکن زەلامە کوژن نۆبەی تادای ناموسە هەژ شعبی هەتاکەی وەز نایرێت ئاوارەبوون و سەختی ژیان ئاوازی نیشتیمان و سرودی شەهیدانی لەبیر نەبردوونەتەوە شەوانە لێرەوە دەشتایەکانی گەرمیان و دڵی پڕ لە حەسرەتی دایکی شەهیدان بە میوزیکی کوردانەی کوڕێکی ئاوارەی خورمات و پڕ دەکرێت ئاوارە بوون شانزەیدا خۆمیش هەر عازف ساز و عودم ئەم سازەی خۆم نییە لێرە هاوردم ینی لێرە پێیام کردەوە خۆم دوانم هەبوو جێمێڵە خانێگەمانیان تەقانەوە ئەم سازای کوڕایە ناوێ بۆم ینی وەکەوانی خۆمیش نابێ دوو جا دوکانم تاڵان کرا و خانێگەمانیش تەقانێرم ینی با بڵین ئەوان تەقانێن و حەش شابی تەقانێنەوە ئەوە ینی چەند جارە ئاوا ئێمە ماڵ بکەین و بێن تەعادا بکەن و ئەو شتە بکەن و توی تەقێنەوە فەرودی کەن تاڵانی کەن بیستێنن مۆسیقا خۆم 5 ساڵە عازفم یعنی زۆر فێری بوومە ینی بێ مۆسیقا ناتوانم بچمە هەر شوێنێک ئەبێ شتێکمە بێ عەزفی لێ بکەم تر لێرێش هاتین زۆر ینی ئاوارین و دڵمان سەغڵەتەوە شتانە ینی هیچ شتێ نییە خۆمان پێ مەشغوڵ بکەین وڵا 6-7 مانگە بێ ینی بە هەموو شتێ بە قەرز بێ بە نەبوونە و هەبوونە هەر چۆنێک بێ هاوسەرگیریم کردووە بەخوا تاخمەکەم هێشتانە ینی تقریبان ملیۆنێکی ماوە بەسرم پارەی ئەومە پێ نەدراوە ینی هێشتا نەمداوەتەوە ئێستا خانەکە تەقیاوە لە بانێت زۆر شەهید هەن ینی هەمووی ناسیار و برادەر و خزم و کەس و کاری خۆمانن قەت لە بیریان ناگەین خزمەتیانی شەگەین ئینشەڵا من هەم ینی بە هیچ نەبێ بە گۆرانیە بە شتی ینی خزمەتیان نەکەین بە ساز بەسەلمەت بە عەزف بێ بە مۆسیقا بێ باڵێن بە هەموو جۆرێک خزمەتیانەگەین ئینشەڵا لایقەوە بینێ بگەڕێنەوە جاران سەربەرز بین لە دووزە بە سەربەرزی بگەڕێنەوە گەڕێنێتەوەتر بۆ شارەکەی خۆمان هەر کەس و شار خۆی چەند ساڵە لەوێین دیفاعی لەکەین شەهیدمان داوە بە هەزارە
بە سەعاتی ئەوە چۆڵێکی زۆر زەحمەتە ناخۆی کورد بێکەس بووە تا ئێساش نازانین پشتمان کێیە دەرنەکەوتە جارێ مووقفی حەقیقی نییە بڵێن مووقفێک نییە بڵێ ئەوە من پشتم لە پشت کوردم هیچ دەوڵەتێک زنانە بەرەو قادرکەرم بەجێ دەهێڵین مەبەستمانە بارودۆخی منداڵانی ئاوەرە بزانین کە زۆر بەیان لە خوێندندا بڕاون تەکیەکەی شێخ حەسەنی قەرەچێوار جمەی دێت لە ئاوەرەکان ئێرا بەلای خەڵکەوە شوێنێکی پیرۆزە و جێگەی خواپەرستیە ئێستاش بۆتە شوێنی حەوانەوەی بەشێک لە ئاوەرەکان منداڵانیش هاوشێوەی گەورەکان دڵیان پڕە و داوای گەڕانەوە بۆ شارەکەیان و یاری و قوتابخانە دەکەن ئەو ڕۆژەی کە خوورماتوم جێهێشت هەموو کارەساتێکی گەورەم بینی هەموو پێکدادان بوو لەوێ هەموو خانیەکان زۆربەی زۆری تەقاندویانەتەوە و سوستاندیانەوە و یان تاڵان کراوە بیری قوتابخانە و ماڵەکەی خۆم دەکەم بیر لەوە ئەکەم کە بگەڕێمە ناو شار دووس خوڵمات و بۆی لە ماڵ خۆمان بم لەگەڵ هاوبرادەرەکانم وازی بکەم من باوەڕم بەم شتە نەکردکەوە ئەم هەموو کارەسات و ناخۆشیەمان بەسەر بێت بەڵام من لە هەمووی زیاتر بیری هاوڕێگانم مەکتەبەکەمەکەم داواکاریم هەوەیە لە هەرێمی کوردستان هەموو هین پێشمەرگە ئەمتری پاشەکشەیە نواز بێنن و بگەڕێنەوە بۆ ناو دووس خوڵمات و هەمووان مەکتەبەکانمان بکرێتەوە و هەموو کەس بگەرێتە ناو شارەکەی خۆی من هەموو ساڵێک هین زیرەک دەردەچووم بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەم ناکۆکیەوە و هین قوتابخانەمان جێهێشتووە لەگەڵ بەرپرسانی پەروەردە قسە دەکەین دەمانەوێت زیاتر بە گرفتە پەروەردەیەکانی قوتابیانی ئاوارە ئاشنابین بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک دەدوێنین ئەو ئێستا لە شاری هەولێرە و مامەڵەی مامۆستا و قوتابیانی کەرکووک لێرەوە ڕای دەکات بەس لە سنووری هەولێر نزیکە 2500 قوتابیمان نووسیوە و ئێستا دەست بەکارن لە قوتابخانەکان ئەو لە سنووری سلێمانی لەم ژمارە زۆر زیاتر دەگاتە نزیکەی 4000 لە سنووری گەرمیانش دەوریە کاتە 1500 وەکو مامۆستاش 270 مامۆستا فەرمانبەر لە سنووری هەولێر ناوی خۆیان نووسیوە و لە سنووری پەروەردەی سلێمانی و گەرمیانش دەگاتە سەروی 500 کەس واتە نزیکەی 750 نزیک 750 ئەوەندە خەڵکە ئاوارە بوونە کە فەرمانبەر و مامۆستای خوێندنی کوردین ڕۆژی جلی کوردیمان کردووە کە کارێکی کولتوری زۆر زۆر جوانە کە لە هەموو جیان شایەتی پێدراوە جلی ڕەسەنی کوردایەتی خۆمان لەبەر کراوە ئێستا و بۆنێ قەدەغە کراوە ئاڵای کوردستان ئاڵای سەربەرزی شەهیدانە ئاڵای هەرێمی کە لە وڵاتاندا دەنرێشان بەشانی ئاڵای عێراقچیمان کردووە ئاڵای ئەو ئاڵایەمان لەنێو شاری کەرکوو لەنێو قوتابخانەکان بەرز کردووە ئێستا قەدەغە کراوە ئەو پێشمەرگەیی کە شەرەفی بەشداریکردنیە بۆ لە پاراستنی خاکی عێراق و ڕاودونانی تیرۆریستان کە ئێمە ڕۆژی لە ڕۆژان نێو قوتابخانەکان یادێکمانە بوو لە ڕۆژی بەرزکردنەوە ئاڵە جلی پێشمەرگەمان دەپۆشی لەنێو قوتابخانەکان ئێستا ئەو یادانامی قەدەغە کراوە ئەو شوێنانە کە مەعسکەر بوونە لە ناوچوون لە ساڵی 2023 لە پرۆسەی ئازادی عێراق لەو شوێنانەی مە قوتابخانەمان دروست کردو خەڵکی خێرخواست قوتابخانەی بۆ دروست کردوین بەڕەسمی تەبلیغ کراون کە قوتابخانانە چۆڵ کردنەوە مەعسکەر خالید هاتنی هێزە عێراقەکان بۆ کەرکووک و ناوچە کوردستانیەکان بیانووی بەرپاکردنی ئاسایش بوو لە کاتێکدا ئاسایشی ئەو ناوچانە لە باشترین ئازدا بووە بەڵام بە هاتنی ئەو هێزانە بارودۆخی ئەمنی بەرەو خراپی چووە و کردەوە تیرۆریستەکان زیادیان کردووە و ڕفاندن و کوشتن و دزیکردن لە هەڵکشاندان لە دوای 16 ئۆکتۆبەر کاتێک هێزە عێراقیەکان داخلبوون دیسان ئەو حاڵەتانەی کە هەبوو لە خەتف لە ڕفاندن لە ماوەی چل ڕۆژە 20 سیارە لە یەک گەڕێکی کەرکووکە دزراوە مەژگە لە گەڕەکانی تر لە یەک گەڕەکە 20 سیارێکە گەڕێکی ڕاپەڕینە دزراوە و حاڵەتی ڕفاندن هەبووە تهدیدکردن هەبووە وەرگردنی فدیە من پێش چەند ڕۆژێک سەرمایەدارێکی تورکمان کە مەکتەب سێڕەفەی هەیە تەلەفۆنی بۆ کردم گوتی داوایان لێ کردوم $100,000 بدەمەگینا مەکتەبەکەم دەتەقێنەوە یادەم ڕفێن کەواتە دۆخەکە گەڕاوە بۆ سەردەمی 2023
حوت و ئەوانە دۆخی وڵاتیان جگەل لە کورد پێکاتەکانی تریش لە کریستانیەکان لە مەسیحەکان لە تورکمانەکان وەزعێکی خراپدا دەژیان ئەوەی کە هەیە تەنها تورکمانی شیعەیە لێ باڵەدەستە تورکمانی سونە لە ماوەی 50 ڕۆژی ڕابردووە بە پێی ئیحسایەکی دقیق نزیکەی 100 ماڵیان کەرکیان بەجێشتووە مەترسی لەسەر ژیانیان لەسەر مڵک و ماڵیان هەیە بۆیە دۆخەکە بە تەواوی ئێستا دۆخێکی نەئارامە و سیاسەتی تعریب دەستی پێکردوێتەوە دوایی نووسراوی فەرمی پارێزگای کەرکووک بە وەکالەت ئەوەیە ڕێگە دەدا بە هەموو عارەبانی کە لە کەرکووکن تەئیسەکەن یاخود کارتی نیشتەجێ بوونیان بۆ بکرێ کەمە ڕێک دەقاودەق پێچەوانەیە لەگەڵ مادە 140 دەستور بڕگەیە کە باز ئاساییکردنەوە دەکە ئاساییکردنەوەی ئەوەیە کە ئەو خەڵکانی ناو هێنراونەتە کەرکووک دەربکرێنەکە ئەوەی خەڵکی بۆ بێنیتەوە و تەواوی ئۆپەراسیۆنەکە مخالفە بۆ مادە 9 لە دەستوری عێراق چونکە مادە 9 ڕێ دەگرێت لە سەرۆکوەزیران کە هێز لە جی پێکاتەکانی خۆی بەکاربێنێ. دوای 16 ئۆکتۆبەر ئازادی بیر و ڕاو پەخشی کەناڵەکانی ڕاگەیاندنیش لەلایەن حکوومەتی عێراقەوە سنووردارکران و کاری ڕۆژنامەوانیش تێکەڵ بە کەیسە سیاسیەکان کران. کوردستان 24 یەکێک بوو لەو کەناڵانەی کا لەلایەن کۆمیسیۆنی ڕاگەیاندن و گەیاندنی عێراقەوە نووسینگەکانی لەسەر جەم پارێزگاکانی عێراق داخران و پەیامنێر و کارمەندانیشی کەوتنە بەر هەڕەشەی کوشتن و فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچوو. ئەمە لە کاتێکدایە کوردستان 24 بە پێی پێوەرەکانی کاری ڕۆژنامەوانی کاری کردووە و لا ڕووداوەکانیشدا ڕووماڵی پیشەیانەی خۆیان کردووە. یەکێک لەو پێشلکارانە ئەوەیە کە لە 23دا هەیئە ئیتساڵاتی عێراقی داوا لە جەیش و سوپا دەکا نەک لە وەزلایەنەکانی تکەشنان لە پەرلەمانیش داوایان لێ دەکا کە ڕێگە بگرن و هەردوو کەناڵی ڕووداوەکەی 24 و فەکانیاندا بکرێن و کاریان لێ نەکرێ و سوپای عێراق و هەموو شتێک لیستێکی زۆری ناوەکانیان لابوو و بە دوای ڕۆژنامەنووسان دەگرن. تەنانەت هەندێک زانیاریمان هەیە کە ناوی هەندێک لەو ڕۆژنامەنووسانە لە پشتی دادگاکە دەبابەکان تانکەکان درابوو بە کولیست بە دوایدا دەگەڕان و لەقی کەرکووک کۆمەڵک لەو ناوانەی نووسیوە کە بڵاوی کردوێتەوە بەداخەوە ئێستا کە ماوەیەکی زۆری بسەدا تێپڕۆتە ئەو لەحزەی ئێستاش هەموو ئەو پەیامنێرانە و ئەو نووسینگانەی نەیانتوانیوە نەکرد لە کەرکووک و لەو شوێنێ ناکۆکەکان بەڵکو لە سەرانسەری عێراق زۆربەی تەلەڤیزیۆنەکان ناتوانن کار بکەن. ئێمە بێگومان دەوامان لە هەموو کاربەندانە کردووە هەندێک لەوانە ئەندامی لقی ئێمن ینی بە تایبەتی لە قانەقین لە بەغدا لە کەرکووک لە مووسڵ تا ئێستا نەیانتوانێ بگەڕێنەوە چونکە بە بەڵگەی ئەوەی بۆ نمونە ڕۆژنامەنووس چۆکەکان شەریف لێرە بوو لە هەرێمی کوردستان بوو و داوایان لێ کرد کە بێ دەوام بکات و گەرانتی ژیانی دەکرێت بەڵام بە شێوەیەکی دڵنان لە بەرچاوی خانەوادەکەی خۆی بە شێوەیەکی زۆر ڕندانە شەهید کرا. ئەمە ئەو راپۆرتێکی ئێستا سندیکا ڕۆژنامەنووس ئامادەی کردووە ئەمساڵ 5 حالەتی تیرۆر هەبووە و ئەمە لە پێپێچ تازەیەکە زۆربەی ئەو ڕۆژنامەنووسانی کە لە عێراق تیرۆرکراون لە سەدەستی لایەنی ئەرهابی بە تایبەتی داعش بووە. ئەمە تیرۆرکردنی ڕاستەخۆ لەلایەن حەشدی سەعبی سوپای عێراقەوە ئەمە پرسیارێکی زۆر جدیە و ئەمە مەسئولێتێکی ئەخلاقی نیشتیمانی دیکە داهاتە ئەستۆی حکوومەتی عێراق. هەوڵی زۆری نێوخۆی و نێودوڵەتی هەیە بۆ بە دیکومنتکردنی تاوانەکانی حەشدی شەعبی لەو ناوچانەی کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەنجامدراون بەڵام هەوڵەکان تا ئێستا ئامانجی خۆیان نەپێکاوە چونکە حەشدی شەعبی ڕێگری لە چوونی تیمەکان دەکات بۆ لێکۆڵینەوە لە تاوانەکان. بەڵام لەگەڵ ئەوەشدا دەستەوەستان نەبوونە و لە ڕێگەی شایەت حاڵ و ئاوەرەکانەوە توانراوە راپۆرتی پێشێلکاریەکان تۆمار بکرێن. خەڵکی سیڤیل و مەدنی بوون بە ئامانجی ئەم هێزانە و لە کاتی گەشتنی ئەم هێزانە و داهاتنی ژوورەوەی ئەو هێزانە توان بە
هەموو هێزەکەوە پەلاماری خەڵکی مەدەنیاندا و جگە لە خەڵکی مەدەنی ماڵ و حاڵ و ژیانی خەڵکی ئەم ناوچانیان تێکداوە. ئەمەش تەنها کورد ناگرێتەوە بەڵکو هەموو پێکاتەکان دەگرێتەوە لە یێزیدی دەست پێ بکە تا دەگاتە کریسیانەکان و حتا تورکمانی سنەش تا حدێک و عەرەبی سنەش لەو ناوچانەی کە لە ناوچەی ڕەبیعەوە دەست پێ بکە تا دەگاتە مەخمور و شوێنەکانی تریش. دیارە ئەمە تێبینیەکی زۆری نێودەوڵەتی لەسەر هەیە و ئێستا بینی کە داواکارێکی دەولی بەهێز هەیە کە ئەم هێزانە لەو ناوچانە نەمینن و ئەم هێزانە بە هیچ شێوە قابلی قبول نینە و لە هەمان کاتیشدا داوای دادگاییکردن دەکرێت. دادگاییکردنی ئەو کردارانە کە ئەنجام دراوە لە سەردەستی ئەم میلیشیاتانە کە میلیشیاتن بە ناوی جیاجیا لە چارچەوەی حەشدی شعبیدا. بەنسبەت تعویزات بەم خەڵکە بە تاکید ئەمە بەرپرسیارەتی عێراقە و عێراق دەبێ ئەمە جێبەجێ بکات ئەمەش دەگەڕێتەوە جارێکی تر من دووپات دەکەمەوە کە دەبێت دۆزینەوەی ڕاستیەکان یانکە ئەو تیمانە بگە ناوچانە مەترسی لەسەر ژیانی ئستافی نێودەوڵەتی هەیە مەترسی لەسەر ژیانی ڕێکخراوە ناوخۆیەکان و لۆکاڵیەکان هەیە و حتا مەترسی لەسەر دەمە دەستگاکانی تری نێودەوڵەتی وەکو ئەعلامی نێودەوڵەتی و سەحافەی نێودەوڵەتی شتێنە ناوچانە. ئەوەی لە 16 ئۆکتۆبر ڕوویداوە بەپێی پرانسیپە نێودەوڵەتیەکان پێشێلکارێکی زەقی مافەکانی مرۆڤە. ئەما وتەی سەرۆکی دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤە لە هەرێمی کوردستان. ئەمانیش لای خۆیانەوە راپۆرتی خۆیان لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە سەبارەت بە پێشێلکارەکانی حەشدی شەعبی ئامادە کردووە و ئاراستەی ڕێکخراوە مرۆیەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتی کردووە. بە پێی هەموو پرینسیپەکانی مافەکانی مرۆڤ و بە پێی هەموو ڕێکەوتن نامە و ئەو بەیان نامانە و پرۆتۆکۆل و کە دەرچوونە لە نەتەوەیە گرتووەکان و لە ئەنجومەنی مافی مرۆڤی جنێف کە لە 1948 پاش حربی جیهانی دووەم کە دەستیان پێکرد بە جارنامەی جیهانی و هەتا ئیمڕۆ هەر چی لایەک لەوانە وەربگری دژی ئەو کارێک کە کرا لە حکوومەتی عێراق لە 16 ئۆکتۆبر سووتاندنی خانووەکانی خەڵکی سڤیل ئی کوردەکان دەست بەسەرگرتنی شوێنە بازرگانیەکان و دوکان و تاڵانکردنیان و سووتاندنیان کوشتنی ڕۆژنامەنووسان وەکو ڕۆژنامەنووس و کامیرەمانی کوردستان تیڤ ئەرکان شەریف کە هاوڵاتیەکی سەڤیل و کارێکی مەدەنی پێ هەڵبەستا تعدای سەکسی وەکو ئەوەی کە بەنیازم و تعدای سەکسی لەسەر ئافرەتێک بکەن هەڵات و خینکە لە ناو حەوزی ئاوی توسخورمات و وەک هەروەها بریندارکردنی خەلک و لێدان و ئیهانەتکردنی چەند شتە پیرۆزەکانی خەلکی ناوتوس وەکو ئاڵای کوردستان و هەروەها سوکایەتی کردن بەو خەلکانەی کە کوردن وەکو کورد سوکایەتیان پێکرا کەواتە ئەوانە وە چەند شتی تر چەند حالەتێکی خۆ وەردەگریتن کە ئەمە بە خودی خۆی پیشێلکارکردنێکی زەق. هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی گەماروی ئابووری لەلایەن حکوومەتی عێراقەوە خراوەتە سەر بەڵام باوەشی بۆ زیاتر لە 1.5 ملیۆن ئاوارەی شارەکانی عێراق کردوێتەوە. لە دوای نەمانی داعش و ڕزگارکردنی ناوچەکانیان بەشێکی زۆری ئاوارەکان ویستیان بۆ شوێنەکانی خۆیان بگەڕێنەوە بەڵام لەلایەن حەشدی شەعبیەوە ڕێگریان لێکراوە. قوربانیەکان تەنیا کورد نین، ئاین و نەتەوە جیاوازەکانیش قوربانی سیاسەتەکانی حەشدی شەعبین و چەندین چیرۆکی تراژیدیایان بەسەردا هاتووە. عێراکەمپی حەسەن شامە لە خازر. نزیکەی 6,000 ئاوارەی عەرەبی ناوچەکانی مووسڵ و شەنگالی تێدایە. ئەوان بە کۆتایی هاتنی داعش دڵخۆشن بەڵام گەڕانەوەیان بۆ ژێر دەسەڵاتی میلیشیا شیعەکان بە مەترسی دەزانن. احنا نخاف نرجع على بيوتنا الحشد يقتلنا. احنا ندعي ان نرجع على مناطقنا، هسه مناطقنا احنا متحررة ونريد نرجع مثل على احنا من هالبعاج، نريد نرجع على بعاج بيها الحشد ما يقبل. السنة متضررة كلها من وراء الحكومة. يعني الحكومة
ابو برلمان والوزاره والمجلس البلدي ومدري هاي كلها متفقه، كلها تسوي بلبلات بهالبلد وتسوي دعم. والله ماكو مشكله بين سني وشيعي ويزيدي وتركماني وماكو مشكله. وهسه الميليشيات داخل صنجار، ما تعرف الميليشيات منين ومن داخل صنجار. هسه احنا بيوتنا بصنجار ما نقدر نرجع، لان بالمخيمات وبالبرد وصنجار ما حد يقدر يطب فيه. خوف يعني راعي غنم مثل هناك عندنا صنجار راعي غنم جو خطفوه ميليشيات وخذوه ذبحوه وخذوا الغنم ماله 2000 معجب. کەمپی سێجێ لە پارێزگای دهۆک لێرەش سی خێزانی ئاوەری کریستیانەکانی لێیە. العدد العوائل ما تعرفونها المسيحيين اللي سائر و نەجیبە ئاوارەی شارەدەی باتنایان لە دەشتی نینەوە. ئەوان هەرچەندە لە شار و ماڵی خۆیان دوورن، بەڵام لێرە هەست بە ئارامی دەکەن. بۆ گەڕانەوەشیان داوای جێگیرکردنی پێشمەرگە و دەرکردنی حەشدی شعبی دەکەن لە ناوچەکانیان. أول مرة تهجرنا من داعش، ثاني مرة من الحشد. احنا ما نعرف هذا الحشد منين جاي ما نأسس معنا بالحشد وفاتوا على باطنايا وعلى مناطق، وهسه ما نعرف مصيرنا ايش يكون. اول ما انهزمنا ثاني مرة نجي هوني على كردستان، جابوا لنا كرفانات وقعدنا الحمد لله والشكر. هسه يعني احنا بامان. الحشد هسه بباطنايا والجيش بباطنايا، فما نقدر نرجع بهالحالة هذه. ظلينا هنا بدهوك بسيجي، لأنه نخاف على كل واحد على عائلته، يخاف على أطفاله على زوجته. هو البيوت كلها راحت، صارت بيها خراب باطنايا. أهم شيء حماية البيشمركة، نحن نريد حماية بيشمركة. سەردانی کەمپی ئیسیانمان کرد لە شارەدەی باعەدرەی پارێزگای دهۆک. لێراژ نزیکەی 14,000 ئاوارە یەزیدیەکانی لێیە. ئەوان ئەزمموی تاڵیان لەگەڵ گروپە چەکدارەکان هەیە و لە سەردەمی داعش جینۆساید کراون. بۆ هۆیشەوە ترس بۆتە مۆتەکەی ژیانیان. ئێستاش بەهۆی باڵادەستی حەشدی شعبی لە ناوچەکانیان ترسیان لە گەڕانەوە هەیە. وگەلێکی ڕەوشەمان ناخۆشە و گوندێت خۆ غەریب بوو نەمەدبیم چنەوەی دەرێ هەکە هەمان ڕێ هەبە و دەلیڤە هەبە و جهێمان خۆش بوو مەدبیم چنەوەی دەری. ئەمەش دەستێ داعش دەرکەتی نەمترسێت کندیسان بکەونە دەستێ حەشدی شعبی ئەو پێسترە دووڕە. مە ناوێ ئەوڵ جێ مەدەبن مەدوی ئێزری بن و مەدوی کوردستان بە و مەدوێر دەستی کوردستانی دەبە ئەو خۆینمانە ئەوێلما بنەخۆی و گەلێکی کوردە مساعدەمە کرد و ئەم ئانی نەوێ دەرێ و ماڵێت خۆڤالاکرێن و ئاگردانەمە و گازدانەمە و خواردندانەمە و ماڵەوە ناوە. عەدولا خەڵکی شەنگالە و لەگەڵ ڕەشۆی هاوسەری 3 ساڵیان لە نێو خێوەت بەڕێ کردووە. رب العالمین ئەف شیعاژی جیهوەتەنی وەژی دەرکەون و بەڵاوان کافراژ ماوەوە بەڵاوان زوژ ماڤەکی دەرێ خێراڤەکی دەرێ شەڕا بگری یا رب العالمین. ئەو ڕۆژانە دەستی نزای بەرز دەکاتەوە و داوا لە تاوسی مەلەک دەکات فریان بکەوێت. هەچێ حەوجەت الحالەوی برسی هەچێ ئادیکاریا ماکرد الحالەوی برسی هەچێ هاژی ناوێ ئێزی هەی و هاژی تاوسی مەلەکەی الحالەویژی بپرسی. بەغدا هاوکاری ئاوەرەکان ناکات. بودجەشی لە هەرێمی کوردستان بڕیوە. حەشدی شعبیش بربەستی گەڕانەوەی ئاوەرەکانە بۆ شوێنەکانی خۆیان. ئەماش بارگرانی زۆری لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کردووە. گەل هەندێک و هەست هاتایکردن ئاوارێت شنگارێژی و ئەوە ناژی ئەو حەزب و پەیدا بوو دەبێت وان زمار و ڕەبی ئەوەمان دەبەرەوە کو هەندێک بزڕنەوە هێدی کە تومەتێت خێزانە ڕاستی ناوێت خۆ تومارکردن و ڤیان بچن جارەکۆدی جهوارێت خۆ ئاوا بکەم دەستێت خۆ لێ پشتی کۆچووینەوە
الزمار والربيعة وان دوروبرا پشتی هاتنا چکدارن حشد شعبی بودوره و دوباره مطرسی پیدا کردی بو سرجیانا آواران وی خلکی جی اون یکو لقومیای و نویان جارکادی او مطرسیا سرجیانا و دوباره ببیته و دوباره آواربون پیدا بود. هزید حشد شعبی زورداری کرینه از گلک دورا هرما کردستان اوید که هاتین ارزگار کن دوباره هاتین نافدا تالان کرن کریه دست دریجین به اخلاقی که نسر خلکی مالت خلکی تالان که مال برینه خلق گرتینه تعدویه کالی هاتیا کرین یا برچافش همیلایه که و درگه جان سرهات بونه گرتن چونکی بن کنترل حشد شعبی دا بوینه. گەمارۆکانی سەر هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە ئاسمانیشی گرتەوە. هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی لە یەکی دەی ئەم ساڵەوە گەشتەکانیان وەستێنراون. لەگەڵ هەردوو بەڕێوەبەری فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی قسە دەکەین و کاریگەری وەستانی گەشتەکان دەخینە ڕوو. بەنسبەت فڕۆکەخانەوە زەرێکی گەورە کەوتووە نەک بەس لە ئێمە وەکو فڕۆکەخانە بەڵکو هەموو کۆمپانیانەی کە کاری بابلین فڕۆکەوانی و خزمەتگوزاری فڕۆکەوانیەکەن. ئێمە جاران یعنی پردەبووین لە بینی سووریایە و لە بینی بابلین نەتەوەی گرتوەکان کە هاوکاریەکان هەمووی لێرە ئەگواستراوە هەتا بۆ سووریا نەکرد بۆ ئەوارێنی کە کەل ناو کوردستانن. بەڵام ئەمانە تەبعاً هەمووی بە بۆنەی بڵین بارودۆخەکەەوە هەمووی کاری تێکردو. ئێمە یعنی وەکو داهاتی خۆمان حسابیەکەین يعني زوتريش وتوما يعني لبيني 350 بۆ 400 هزارە و جاری کەش دووبارەیە کەمەوە تەوانم پارێ بەسی فڕۆکەخانە نییە بەڵکو ئێمە حسابی هەموو ئەو کۆمپانیاناکەین کە لە فڕۆکەخانە ئیشەکەن غیری هێڵی ئاسمانی عراقی هیچ هێڵێکی کە ئێستا نایەتە فڕۆکەخانەکە و وەکو هەمووشمان دەزانین هێڵی ئاسمانی عراقی هەتاکو ئێستا دینارێکیشی نایەوە يعني قەرزەکانیان ئێستا گەیشتوتە تقریبا 35 ملیۆن دلار کە مەفرۆزە بیان بە فڕۆکەخانەکە. ئێمە ئێستا تقریبا ڕۆژی 4 بۆ 5 گەشتمان هەیە کە بەغاویکێکی بەسڕەیە لە پێشە تقریبا 40 بۆ 60 گەشتمان هەبوو. بەنسبە ژماری گەشتیاران پێشووتر ئێمە ڕۆژانە 5500 گەشتیارمان هەبوو بەڵام بەپی ئامارەکانی مانگی پێشوو ئێستا 44,000مان هەیە بیمە معنا لە 5500 ینی تقریبا بۆ بە 1400 شتێ هەرکۆ جەنابتە بود لە سا 72 دابەزی ژمارەی گەشتیاران. نەخۆشی گەنجەنگەکانمان هەیە نەخۆشی شیماییمان هەیە برینداری پێشبرگەمان هەیە کە ئەمانە زۆریان پێویستیان بە عیلاج لە دەرەوەی وڵات کە ئەمانە هەم توانای دارایان نییە و هەم ئەو توانایان نییە زیاتر بچنە وەزگەی شکە و لێ بچن بۆ دەرەوەی عێراق. قونسولیاتی وڵاتان کە لە هەولێرن کە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئیشەکەن ئەوانش گرفتیان بۆ دروست بووە کۆمپانیەکانی بیانیش گرفتیان بۆ دروست بووە چونکە زیاتر ئەو کاڵاو کەرەسانە کە ئەگەشتە هەرێمی کوردستان لە ڕێی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستانەوە ئەگەشتکە ئێستا فڕۆکەخانەکان بەڕووی گەشتە دەرەشەکانە وەستێنراوە بێگومان ئەوانش گەشتەکان وەستێنراوە و زۆر بەدەگەوان ئەتوان ئەو هاوکارە مرۆیانە بگەێنە ئەو ئاوارانەی کە لە هەرێمی کوردستان نیشتەجێن لە ڕۆژی یەکی دەوە کە گەشتەکان لە 29 وەستێنراوە ئەتوانین بڵێن ژیانی فڕۆکەخانەی سلێمانی لە نیشتنەوەی فڕۆکەکان و پێشکەشکردنی خەدەمات و ئەو تاکسانی کە وەرەگیرە نزیکەی 40 بۆ 50,000 دلار ڕۆژانە ئێمە زەرەر ئەکەین لە هەڵپەساردنی ئەو گەشتانەوە بەمانەوەی ئەم هەڵپەساردنە زەرەکان زیاتر ئەبن چونکە ئیدامەکردن و چاکسازی فڕۆکەخانە پێویستی بە پارە هەیە بە مادە هەیە داوا ئەکەین کە کار بکرێ بۆ ئەوەی بە پێ ڕێکوتنامەی شیکاغۆ ئەو خزمەتانی کە پێویستە بۆ هاوڵاتیانی هەر وڵاتێک و فڕۆکەخانە کە دەستگایە کە بۆ جێبەجێکردنی ئەو یاسایە یارمەتیمان بن بۆ ئەوەی کارەکانمان بەردەوام بێ و بتوانین ئێمەش وەکو هاوڵاتیانی وڵاتانی تر سوود لە فڕۆکەخانە و فڕۆکەوانی وەرگین و سیاست تێکڵاوی ئیشەکانمان نەکرێ. کاریگەری گەمارۆکانی سەر هەرێم لەلایەن بەغداوە زۆرن و کۆی جومگەکانی ژیانی سست کردووە. کەرتی تەندروستی بەغدا تاکو پێش ساڵی 2014 تەنیا لە سەدا 45 بەشە دەرمانی هەرێمی کوردستانی دابین کردووە. پێشهاتەکانی دوای 2014 بە تایبەت شەڕی داعش و هاتنی ئاوەرەکان و بڕێنی بەشە بودجەی هەرێم کاریگەری خراپی لەسەر کەرتی تەندروستی دروست کردووە. کاریگەریەکان لە دوای 25 لەسەر ئەم کەرتە زیاتر بوونە. ئەمە لە کاتێکدایە بەپێی دەستوری عێراق بەغدا پابەندە بە دابینکردنی پێداویستە تەندروستیەکانی هەرێمی کوردستان.
بەپێی یاسای فیدراڵی عێراق هەرێمی کوردستان دەبێت بەشە دەرمانی خۆی لە حەبێکی پاراستۆڵەوە تاکو گەورەترین ئامێر لە بەغدا وەربگرێ. ئەمە لە ساڵانی پێش 2014 ئێمە تەنها لە 145 پێداویستی خۆمان وەردەگر لە بەغدا، بەڵام خۆمان بودجەمان هەبوو. مەسلەی هاتنی ئاوارە، مەسلەی شەڕی تیرۆرستانی داعش، مەسلەی دابەزی نرخی نەوت کارێکی بڵێن نەرێنی کردووەتە سەر سیستمی تەندروستی و خزمەت گوزاری تەندروستی لە هەرێم. ئەوەی ئێستاش دوای بڵین 25 ئێمە زۆر جار لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ وەزیری تەندروستی بە ڕێزوەزیری تەندروستی بەغدا قسەمان کردووە، ئەوان ئەڵێن ئێوە بەشە بودجەی ساڵی 2017تان تەواو بووە، بۆیە ئێمە ناتوانین هەنێ دەرمانتان بۆ بنێرین. حکومەتی بەغدا جگە لەو بڕە دەرمانی کە نردوێتی هیچ یارمەتێکی بە پێشمەرگەی بریندار و ئەو پێشمەرگە شەیدانە نەکردووە. دەرمانی سەلەسیمیا لە حکومەتجاران لە حکومەتی عێراقیەوە هات بۆ نەخۆشانی سەلەسیمیا. ئێستا مەجبور بووین بیکڕین، هەتا وەجبەیەکمان گەیاندە هەولێر. ئێستا وەجبەی دووەم لە ڕێ ئەبێ لە بێنی بۆ تورکیا، لە تورکیا بە حدودا بێنی، بەڵام جاران وانە بوو. جاران تۆ لە مەتاری سلێمانیش و لە مەتاری هەولێرش کارگۆتە بوو، بە 2 ساعت 3 ساعت سوای تارا بوو ئەهات. دوای سەفەری نەخۆشیش، سەفەری خەڵکیش، ینی سا خەڵگەبێ یا بەرەو تورکیا بڕوا یا بەرەو بەغدا بڕوا، بەڵێ چۆن کاریگەرینی، بەڵێ کاریگەری گەورەی هەیە. ئێستا وەزای دارایی پێ دەڵێت تۆ بۆ تێ لەمانکە بای 6 ملیار کڕی، 6 ملیارەکەش کاژ نییە، سیولەی نییە، لە ساڵ 33 سیولەیە. فلەبەر ئەوە تۆ ئەبێ بچیت جارێ لە پێشا بۆ بەش تەواریەکان بکڕی، اینجا بۆ بەشەکانی تر بکری. لەبەرەوە هەندێک هاوڵاتی هەیە زۆر جار کە زەختیان هەیە، شەکریان هەیە، هەندێک نەخۆشیان هەیە، زۆر جاڵێن ئەو دەرمانە بۆ نییە، ئەو دەرمانە کەیت. ئێمە هەوڵمان داوە پێداویستەکان پڕکەینەوە، بەڵام ئەو 6 ملیارە هەر بەشی ئەوەندە دەکات کە ئێمە ئیستایەکی. خەڵکی کوردستان لە ڕابردوودا هەوراز و نشێوی زۆریان بینیوە، بەڵام هەمویان تێپەڕاندووە. بارودۆخی دوای 16 ئۆکتۆبەریش بەلای خەڵکی کوردستانەوە کاتیە و هەمووان هاوڕان لەسەر ئەوەی بارودۆخەکە تێدەپەڕێت و لە بەرژەوەندی خەڵکی کوردستانیش تەواو دەبێت.